لەم نەخۆشخانە حکومیە ئەوە لە ئەهلیەکان شەوی 250 تا 300 هەزارە بەس لە حکومی لەم نەخۆشخانەیە حکومیە بە بەلاشە بێ بەرامبەر. کاک مەسرور باسی لەوە کرد نەوەک تەنها هاوڵاتیانی هەرێمی کوردستان وە تەنانەت لە وڵاتانی دەوروبەرش بێنە نەخۆشخانەکانی هەرێمی کوردستان. ئەو نەخۆشخانەیە دووەم نەخۆشخانەی ئافرەتان و لەدایکبوونە لە شاری هەولێر کراوەتەوە. سێ شەوە لێرە مایتەوە ئێمە لێرە بەردەوام سێ پزیشک و هەروە 2 پەرستار چاودێری ئەو منداڵە دەکەن. تۆ دەڵێیتە خانەمان ئاگاتان لەم نەخۆشخانەیە بیمە چوونە ئەهلی زیاتر. ئەرێ وەڵا وەڵام بەخۆمەوە یەکەم جاری شەبێ مێکوان و هاتیمە زیت کە بەس هاتێمە ئێرە و ئەو دەرمانانە لێ دەستی منن نرخەکانیان یەکجار گرانن لە دەرەوە نەخۆش دەتوانی بە خۆڕایی لێرە بەدەستی بکەین. وەری باشی لێیە؟ هەر ئەو دکتۆرانە کە لە ئەهلیش دەکەن هەر هەمان دکتۆرن لێرەنە. خەڵکی دەترسێ دەڵێ ئەمە دەستکردە یعنی لە دەستکرد دەترسێ دەڵێ کاکە ماڵم کاول نەبێ و منداڵی خۆم دەبێت. تأكيد من کە داکوبابەکەی خۆیت ئەمە شوێنی لەدایکبوونی منداڵانە بە سروشتی ئەمە شوێنێکی دیکەیە زیاتر لە 50 شوێنی جۆر بە جۆر هەیە لەم نەخۆشخانەیە تایبەت بە لەدایکبوونی منداڵان. ئەم جارە لە بەرنامەی چ باسە من کامەران حاج عومەر باسی لەدایکبوونی منداڵ و منداڵە بلووریەکان دەکەین. طبعاً لە نەخۆشخانە ئەهلیەکان ئەو کاتێک کە تۆ پێویستت بە دکتۆر دەبێ دەچی دەڵێ کاکە فلانە دکتۆرم دەبێ سکرتێرەکە یان لە ئەوەی پرزگە تەلەفۆن بۆ دکتۆرە دەکا لە ماڵێکە دێ و پشکینین بۆ دەکا هەر هەمووی خەرجیەکە لەسەر حیسابی چارەخوازەکەیە. بەڵام بەڕێزانم من بە ئەمانەتەوە قسە دەکەم ئەم نەخۆشخانە گەورە فراوانی ئێستا دەبینن نەخۆشخانەیەکی حکومیە سیرکەن بەڕێزانم سڵاوتان لێبێت ماندوو نەبن باشن ئەمە دوو دکتۆری بەڕێزنێەوە دکتۆری پسپۆرن وانە دکتۆری سوهێر سوهێر خۆشحاڵ بووین دکتۆرە سوهێر پسپۆری ئەفراتان و منداڵ بوون ئافرەتان و منداڵ خەستەخانە عەتایە ئیماراتی زۆر باشە. دکتۆرە پێم بڵێ ئێوە دەڵێن لەدایکبوون یعنی خانمێک تەنها بۆ لەدایکبوون دێتە لای ئێوە یان بۆ چارەسەری نەخۆشی تریش؟ لەدایکبوون و لە چارەسەری نەخۆشکردی یعنی کیسی هلکەدانە ئیستیصالی ڕەحمی ئەگەر نەخۆشە نەزیفی هەیە ئەگەر لە بارچی متابعەلۆ حملی هەمووی. ئێستا ئێوە چاوەڕێی چارەخواز دەکەن دەتانەوێت چارەخواز سەردانتان بکە پارە وەردەگرن؟ بێپارە خانە حکومی. دکتۆرە تۆ پێم بڵێ ئێوە پارە وەرناگرن؟ نەخێر ساعت 12 شەو بێ دکتۆرەی وەکو ئێوە هەیە؟ ئێرە 24 کاتژمێریان و حالەتە وەردەگرین حالەتی فریاکەوتن هەیە حالەتی ساردێک کە لە بەیانیان دەیبینین کراوەیان. کەوای ئەم نەخۆشخانەی لەدایکبوونە لە بەحەرکە خێر و بەرەکەتە خانمان دوای نەڵێن کامەران پێی نەگوتین بەخواوە خێر و بەرەکەتە بە تایبەت بۆ خەڵکی هەژار کە ئیمکانیەتی نییە زۆرجار پارێکی زۆری دەڕوە. کابرا لە ماڵەوە کرێکاری دەکا بە 25,000 هەندێک جارش 30,000 وەردەگرن بلۆکەکە هەر دەگرێت دیواری دروست دەکا دەستەوە ماڵێ داچی منداڵان دەرێ پیاوە کە بەخوا من دەبێ بچمە دکتۆرێک بەس لە ئەهلی دەرێن دکتۆرەکی زۆر باشە لێرە دکتۆری باشەیان نییە؟ طبعاً
دکتۆری پسپۆرەیە دەرەجەیەک محتەرام دیشەکەی بەڕێک و پێچی دەکا لاکن عالەمەکە غرورە غرورە خەڵکێک هەیە هەموونا خەڵکێک هەیە غرورە خەڵکێک هەیە غرورە دەچیت لە دەرەوە تەماشای بابێ بکەن ئەگەر ئەو خەستەخانە لێ ئەهلی خاوینتر و پاگشتر و محتەرەمتر نەبیتن و ئیشە چی دەرەجەیەک لۆ خەرچی نەکەن ئەو جەمە خەڵکێکە گلەی بکە پارەش نییە پارەکی ڕەمزیە. طبعاً هەر کاتێک کە دەچمە نەخۆشخانە حکومیەکان یەکسەر سەرنجی من دەستە چێن دەرێ دەرمانخانەکان چونکە بەڕاستی خەڵکێکی زۆر دەڵێ کاکە دەرمان زۆر گرینگە هەرزانە گرانە لە دەرەوە دەڵێن گرانە بەڵامی حکوومەت دەگەر هەبێت زۆر هەرزان دەوەستێ من ئێستا لەم نەخۆشخانەیەم هاتم لەم دەرمانخانەیە ئەم نەخۆشخانەیەم بەسەر کردەوە بزانم دەرمانەکانی چۆنە خۆشبەختانە دکتۆر کارزان هەموو جۆرە دەرمانێکتان هەیە زۆربەی زۆری ئەو دەرمانانەی کە پێویستە بە تایبەتی لە پێش نەشتەرگەری و لە دوای نەشتەرگەری ڕاستی لە بۆ نەخۆشەکان موجود هەتان هەمووی هەیە بەبێ بەرامبەر بەبێ بەرامەتەوە مثلەن بۆ نمونە ئەو بە تایبەتی ئەو کەیسانەی دەکەن بۆ نمونە پاش عملیات دێن پاش عملیات ئەگەر بێت و بەراوردیەکی بکەین لەگەڵ نەخۆشخانەیەکی تایبەت بۆ نمونە پاش عملیات پاش نەشتەرگەری لەوانەیە لە نەخۆشخانە ئەهلیەکان بۆ نمونە 200,000 تەکلیف بکە لەسەر نەخۆشەکان ڕاستی بەس لێرە بەبێ بەرامبەر هەموو دەرمانەکان لە بۆ نەخۆش متەوەفر حکوومەت دابینی کرد هەمووی دابین کراوە لێرە لە نەخۆشخانە حکومیە کە لە بەحەرکێ لە هەولێر بەڕێزانم وەکو دکتۆر کارزان و هاوکارانی باسی لێوە دەکەن ئەم دەرمانە لە دەرەوە نرخی بە نزیکەی تقریبان 150,000 دەکەوێت لەسەر ئەو دەرمان ئەگەر بێت و پێویستی دێ نەخۆشەکە بەکاریبێنی 150,000 دەکە لێرە دەبێ بەرامبەر موجودە لە بۆ نەخۆش 150,000 لێرە بە بەلاش باشە ئەمە یەک جۆری دەرمانە ئەوجا دەرمانی تریش هەیە بەڕاستی نرخەکانیان زۆرە و لێرە موجودە وەکو باسم کرد زۆربەی زۆری ئەو دەرمانانەی کە پێویستە دوای نەشتەرگەری بە نەخۆش بدرێ لێرە متەوەفرە. بەڕێزانم ئەمە بە بەجیانە ڕوحی ئیدایە و ڕوحی بابەیە ئەمە پێویستی بەم شوێنەیە لەم نەخۆشخانە حکومیە ئەوە لە ئەهلیەکان شەوی 250 تا 300,000 بەس دە حکومی لەم نەخۆشخانەیە حکومیە بە بەلاشە بێ بەرامبەر یعنی واتە خزمەت گوزاریەکان بەس خانم نییە کە لێرە دووجیان دەبێ و منداڵی دەبێت منداڵەکەش خزمەتی دەکرێت ئەوە سێ شەوە نییە؟ بەرێ سێ شەوە لێرە مایتەوە لێرە خزمەتی دەکرێت هەرچ پێویست بیرۆ منداڵ پێی دەبێ لێرە دەمینێتەوە تەعاان بەبێ بەرامبەر بێ ئەوەی نەخۆشەکەی 1 دینار بدات بەبێ بەرامبەر ئێمە لێرە بەردەوام سێ پزیشک و هەروە 2 پەرستار چاودێری ئەو منداڵە دەکەین. خاتون سڵاوت دەبێ ماندوو نەبی بۆ چارەسەر هاتوویت باشە چۆن ئەم نەخۆشخانەیە؟ وڵی ئەم دکتۆرلانە بە ئەوەی 8 ساڵە دەیناسم دکتۆریی زۆر زیرەکە ژم لە حیادەش هەر هاتوویەکەم و لێرە شاتیمەکەنی ئەو ڕۆبۆتی حالەت تەواوی وەرە حالەت خۆی بی تەواوی ئەوانە بی بانجی دەکەن هەر جێکی بی بانجی دەکەن. نەخۆشخانەکە چۆنە؟ نەخۆشخانەکە وڵایم لە بەیانی و لێرەمە الحەمدولله بەڕێکوپێکی خاوێن و باوێنە بەڕێکوپێکیش بەڕێیان کردین و تۆ دەڵێیتە خانەمان ئاگاتان لەم نەخۆشخانەیە بیمە چوونە ئەهلی زیاتر. ئەرێ وڵام بەخۆمەوە یەکەم جاری شە بێمێکوان و هاتیمە زیت کە بەس هەردێم و ئێرە و شاڵە بەردەوامیش دەبووم لێرە و
نەخۆشخانە چی باش لە خۆشخانە خان بانە بەس زوش بەڕێ کردم و کەوادێ حکوومەت ئیش دەکا بەڵێ حکوومەت ئیش دەکا خستەخانەکانی باشەوە نییە والله الحەمدلله ئێستا ئێرە خاستن ئێرە خاوێن باوێن لە لای لەوەی دکتۆرەکان و مقیمەکان و ئەوانە زۆر زۆر ڕێک پێ کرد دەمەکات و بە من دەڵێ وەرە کامەران پێت بڵێم ئەو نەخۆشخانەیە زۆر باشە چ بەڵگەت هەیە زۆر باشە بەڵگەم ئەوەیە کە نەخۆش ئەو خستخانەیە شەو ڕۆژ کراوە 24 کاتژمێر بەڕووی نەخۆشاندا باشە هەر نەخۆشە کە لێرە داخل دەبی و ئەمە ولادەی لە بۆ دەکەین 3 دکتۆرمان بەرامبەری وەستاوە 3 دکتۆر ئەرێوە ئەو بەجددیتە یعنی نەخۆشێک بێتە ئێرە 3 دکتۆر لە دەوەستا ئەهلی ژەوهانە بەخوا 3 دکتۆر بێت کە سوکاری خۆت دەهێنی ئێرە تۆ تەکیت هەموو کە سوکاری خۆم لێرە دکتۆری باشی لێیە هەر ئەو دکتۆرانە کە لە ئەهلیش دەکەن هەر هەمان دکتۆرن لێرە یعنی ئەو دکتۆرانەی لێرە بە بەلاژیش دەکەن لە ئەهلی لە بەرنامەی کاری کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان لە بیرمە کاک مەسرور باسی لەوە کرد گوتی کاکە ئێمە دەمانەوێت لە بەرنامەماندایە نەوەک تەنها هاوڵاتیانی هەرێمی کوردستان بەڵکو هاوڵاتیان لە دەرەوەیەی هەرێمی کوردستان شارەکان و تەنانەت لە وڵاتانی دەوروبەرش بێنە نەخۆشخانەکانی هەرێمی کوردستان چارەسەر وەربگرن طبعاً ئەو نەخۆشخانەی ئێستا دەبینن لە دایکبوونی منداڵانە لە بەحەرکە دەتوانم وەکو نمونەیەکی سەرکەوتووی ببینم کە بەڕاستی هەر خانمێک بە بۆ چوونی من کە نەخۆشی ئافرەتانی هەبوو نێتە ئەم نەخۆشخانەی بچێتە شوێنێکی دیکە پێم وایە غەدر لە خۆی و لە گیرفانی پیاوەکەی دەکات چکە لێرە بەڕاستی شتەکانی فریە چێ لێرە ئیداری ئەم کارە دەکا چێ سەرپەرشتی ئەم نەخۆشخانەیە دەکا دکتۆرە لانە دکتۆرە سڵاوت دەبێ زۆر سپاس بەخێر بن کاک کامەران لە بێژە ئەم نەخۆشخانەیە یاخود تازە من وا دەبینم تازای ئەم نەخۆشخانەیە وەکەی کراوەتەوە ئەو نەخۆشخانەیە دووەم نەخۆشخانەی ئافرەتان و لە دایکبوونە لە شاری هەولێر کراوەتەوە لە 2022 دەستمان بەکار کردووە نەخۆشخانەیەکی لە شێوەیەکی مۆدێرن دروست کراوە کە خزمەتێکی زۆری هاوڵەتان و نەخۆشی کردووە نەخۆشخانەکە لە چەند بەش پێک دێت بەشی ڕاوێژکاری کە پێک هاتووە لە دوو ڕاوێژکاری یەکیان ئافرەتان یەکیان تایبەت بە لەدایکبوون بۆ ئەوە ئافرەتانی کە دووجیانن بەشی تاقیگە بەشی سۆنەر و جگە لەوەش بەشی بانکی خوێنمان هەیە کەوایە دەوڵەمەندە بەڵێ ئەمە وەی دەبینین دەوڵەمەندە ئێوە بەس پێشوازی لە نەخۆشخانی شاری هەولێر دەکەن یان نەخۆشتان لە دەرۆژ بۆ دێ نەخۆشخانەکە کراوەتەوە بۆ سەرجەم ئەو هاوڵاتیانێس دێن سەردانی نەخۆشخانەکەمان دەکەن جا لە شاری هەولێربی لەو ناوچەیەبی نەخۆشمان هەبووە لە سۆران لە ئاکرێ لە بەردەڕەش سەرجەم ناوچەکانی دەور و پشتی هەولێر بە پێشوازی لە هەموو نەخۆشێک دەکەین زۆر باشە بینیم دکتۆرتان هەیە دکتۆری پسپۆر ئەوەی کە زۆر سەرنجی منی ڕاکێشە دەڵێن 24 کاتژمێرە نەخۆشخانەکە 24 کاتژمێر کراوەیە لە 2 شەو بێت لە 3 شەو بێ نەخۆش دەتوانی سەردانی نەخۆشخانە بکە بۆ ئەو حالەتانی ئیمەرجنسین فریاک گوزارین هەر وەختە کاتن پزیشکی پسپۆری ئافرەتان تەواجدی هەیە پزیشکی پسپۆری سڕکردنمان هەیە و هەروەها ئێشگری مرکزیمان هەیە بۆ ئەو کەسانی بە ئەو نەخۆشانەی کە پێویستیان بە پزیشکی پسپۆری میزەڕووە پزیشکی پسپۆری نەشتەرگەری گشتیان بەشی هەنا و تایبەت بۆ ئافرەتانی کە دووجیانن دەرگاتان کراوەیە بە چاوەڕێی خانمان دەکەن بە بێ بەرامبەر هەموو فریە ئەوەش دەستکەوتێکی دی حکوومەتی هەرێمی کوردستانە کابینەین و زۆر سوپاسی ڕێزدار کاک مەسرور دەکەین کە دائیمەن تەکیدی لەسەروەی کردیتەوە کە خزمەتی هاوڵاتیان بکەین و زۆریش لەسەر مافی ئافرەتان دووباتی کردەوە کە ئەمە خزمەت بکەین. بۆ هەموو ئەو خێزانانەی کە بە سروشت منداڵیان نابێ و ئافرەتانەشی کە
تاوەکو ئێستا زەواجیان نەکردووە دەیانەوێت لە داهاتوودا منداڵیان ببێ لەگەڵمان بن من دەچمە سنتەری دکتۆرە خاوەر بۆ منداڵی بلووری لەگەڵم بن زانیاری زۆر باشتان پێدەدەم ئەو کێشەی کە چەندین ساڵە ئێوە پێوەی دەناڵێنن هەوڵ دەدەین لێرە چارەسەرتان بۆ بدۆسینەوە. سڵاو کاک دەشتی سڵاوت دەبێ دەبەن ئەمە کاک دەشتیە بەڕێوەبەری کارژێڕی سنتەری دکتۆرە خاوەر پێشتر تەلەفۆنی دەکردێگۆ کاکە ئەو خزمەت گوزاریە باشە ئێمە پێشکەش بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەکەین کە زۆر جار ئەوان پێویستیان بە خەرجێکی زۆر بووە ئەمە حکوومەت کردوویەتیەوە بەشەوەرن خەڵکی کوردستانی لێ ئاگادار بکەنەوە پاش بەرنامەکەی ئێمە کاک دەشتی چ گۆڕانکاری دروست بوو لە پاش بەنامەکەی بەڕێستان گۆڕانکاریشی کەتانم گرم دوو بەرابەر دروست بووە دوو بەرابەر مثلەن پێشتر ئەگەر لە نەخۆش هاتووی بۆ نمونە 100 نەخۆش هاتووی بۆ نمونە ئێستا دوو بەرابەر 200 نەخۆش هات زیادی کردووە دوو بەرابەر زیادی کردووە لە پاش پێشکەشکردنی بەنامەکە و ناساندنی سنتەرەکەمان بە چارەسەر خوازان و هاونیشتمانیان پێشتر خەڵک زۆر بەڕاستی معلومات ئەوەی زۆر لێ نەبوو کە سنتەرێکی ئاوا بە شێوەی سمی پرایڤێت بە نیمچە تایبەت ئەو خزمەت گوزاریانە پێشکەش دەکات بەس لە پاش بەرنامەکەی هەر شارەزایش تاوای پەیداکردە ئێستا هاوڵاتیان هێشتا ماوێت ئێمە هەوڵ دەدەین زیاتر خەڵک بێ بەڵام من ئەو کاتێک کە بەرنامەم کرد گوتم خوددایە دەبێت خەڵکێک لە ڕێگای ئێمەوە سوودە ببێنێ ئافرەتێک دوو گیان بێ خەڵکی تازە دوو گیان بوو دوو گیان بۆ ئیستفادەی زۆر لێکردێ لە باش بەرنامە کاک ئەحمەد سڵاوت دەبێ سڵاو سەرچاوم بخێر بێن لە بیرتە من هاتمە ئێرە بەرێ نەخۆشی چارەخوازی زۆرمان نەبینی بەڵام ئێستا بازارتان باش بووە ئێستا نەفەر زیاتر شارەزا بووینە یعنی زیاتر بەواسطەیە بەرنامەکەینگۆ زیاتر ئەوە بووە شارەزا زیاتر بووە بەس پێ خۆشحاڵین بە ئەوەی کە عالەم پێ ینی ئەوەیە پێشوازی ئێوە بەس خانمان پشکنینی بۆ دەکەن یان پیاوەکان نانا پیاویش ئێوە لە بەشەکەتان ئامێرتان زۆرە چەند کارمەندیشتانەیە کار دەکات سڵاوت دەبێ مامبینەوە هەرچەندە لە ناو کاریشی بەس حەزم کرد یعنی لە مێشکم بۆ پرسیارە زۆربەی ئەوانەی کە چارەخوازن گرفتەکە لە پیاوان دەبێ یان لە ژنە زۆربیان لە ژنەکانە لە پیاوەکانیش دەردەکەویتن بە زیاتر لە ژنەکان دەبیتن بس بە عیلاجەکە ئینشاءالله نزەحەت دەینی ئەوەندەی کە تۆ تێگەیشتبی مەسەلەکە سروشتیە یان پەیوەندی بە ژیانی خۆیەوە هەبوو زۆربیان ئەوانەی دێن تەمەنیان کچکێ و گەورەشە ئەو گەورەکان زۆر نەجاحەت ناینی لەبەرەوەی بە ئەمرێکی درەنگ هاتن یعنی درەنگ فکریان لێ کردەوە ئەوش احتیمالە بگەڕێتەوە سەباری یعنی مادیان لۆیان ڕێک نەکەتبی بەس کچکەکان نەجاحەتی زۆر زۆر دەینی بە تەمەنەکانیش نەجاحەت دەینی ئەگەر بە ڕێنمایی دکتۆر بڕۆ بەڕێزانم یعنی ئەوەی کە زۆر گرینگە ئەم سنتەرێکی حکومیە وەکو ئەهلی نییە خەڵکێکی زۆر پارەیەکی خەیاڵی خەرج دەکات ڕاستە لێرە حکوومەت بەشی هەرە زۆری ئەو یعنی ئەو پێداویستیانی کە ئەو پێویستی پێیەتی بۆی دابین کردووە لەگەڵ ئەوەشدا کەمێک پارەی خەرج دەکات بەڵام ئەو پارە وەکو باسی لەوە دەکەن لە یەکی هەشتەوە
بە بڕیاری حکوومەتی هەرێمی کوردستان داشکانێکی زۆری بۆ بکراوە. يعني ئەم بانکانە دەبین ئەم خەزانانە کۆرپەلەی زۆری تێدایە کۆرپەلەی مرۆڤ پێکەدانی ئافراد سپێرمی پیاوە ئەگەر هەڵە نەبوو. دکتۆر محمود لێرەیە. دکتۆر سڵاوت دەبێ. عليكم السلام بخير بس تسام وصفة لكم قرصة أكيد وين بشكل بيروزيش أكيد وين ماشي أوانا بانكن وأنا حمويا بانقي هم سبيرمو هم كوربلنا باشا كامي بياوة كامي أفراد أو تانكا خاص بسبيرمكانا أو دو تانكاش خاص بكوربلكاني أفتكانو أو كانوا هتا كي هردجي أو ما كحدثاش اعتيادي والهذا جيس مشكلة دصال كش مشكلة أبحاث شيء دري حتى اسم مشكلة هذا جري استتيدا أكيد استا دكتور محمود الكدانشي أفرتان قصير بياو خيزانك ليك ده من ضمن أو أنا استمندان حميا يعني حاضر الكوربلنا وأنا كوربلنا حمو في السكرة بالضبط. خوشبختانه لسنتري دكتور خاوه دكتور بسبوري باشوانه ودكتور ملا دكتور سلاود بخير بك كاميران بخير بك سرساون بخير بك كاركان شون دوا والله الحمد لله اما لخدمتي خالتي كردستانين دائما بس يعني دميتن يعني اشتكي يعني كيف بيئتوش او هيك يعني سباسي تدكين ك او سنترت بخلشي اشنا كرت براستي لباش اويك يعني زاينتيان زور كس لخلق ني ديزاين كسنترت جوا حكومي هي وبدرامتك كم يعني دطاني بقات اويك سببتها صاحب من ضال خوي او السنتري حكومي زور جنينجا بو خلق كل اهليك زور زار خلقك دلراوتشي هبو كاستاي ما قلت وان كاكا ما حكوميه متواني خلق زياترش زوربي اواني كتار خوازن قرفتك لبياوان دبي يالنشنا براستي اما نسبي سركوتن لا اي بي بيتسله طبيعي بيتسله تلقيح صناعي دكوت سر 8 افرتك يعني اوش بمانك دغور هندك زار يعني او بس بعام اويك اما ليرم احصائيه مان هي لدى خيزان صار خيزان دبنا صاحب طالب اوش ك لدى عندك الستاتسل الستاتسل دز بطالات شيء ترسي دلي امد سكرده يعني لدسكرده ترسي دلي كمال مكاون نبي ومن دالي يخون طبعا او يعني دوري هندك خلشي هي زور او شتي على لمشكي او خلقي ما دروس كريا يعني اما هم زاري بيش عندنا مقادرين يعني او شتا مصلحتي ما تسيا لوي كأما بقورين او شتي ويعني دبي لوي متاكد من كداك بابك اخويت يعني تشوك اما يعني دواد بربرسي دنيا وقيامتي دبي لبو يعني اما هم زاري او شتي على بود بارده كينوا يعني اما مصلحت ما لو شتي تيك بقوري